کارتۆرکێن و کەسانی کە توشببوونیان بە نەخۆشی شەکرە زیاترە مەترسی توشببوونیان زیاترە بەڵێ ئەوانەی کە قەڵەون ئەوانەی کە لە تەمەن ئەوانەی لە 45 ساڵ بەرەوسەرەوەی هەیە 45 ساڵ بەرەوسەرەوە ئەوە دەبی سکرینین بکەن ینی فحص بۆ خۆیان بکەن کاتە تەمەن کاریگەری هەیە لەسەر تەمەن کاریگەری هەیە بەڵێ 45 ساڵ بەرەوسەرەوە ئەگەر یە توشببوونیان بە شەکرە زیاترە و هەروە ئەوانەی کە قەڵەون وەزنیان زیادە ینی یان وەزنیان زیادە یان قەڵەون ینی BMI یان با بڵێن لە 27 زیاتر ئەگەری توشببوونیان بە نەخۆش شەکرە زیاترە و ئەوانەی کەوا فێرز ڕێلێتیڤیان شەکرەیان هەیە خاستن لە جۆری دووەم مەسەڵەن بابی شەکرەی هەیە دایکی شەکرەی هەیە ئەوە ئەگەری توشببوونی بە نەخۆشی شەکرە بۆ ماوەیش دەگوازرێتەوە بۆ ماوەی لە جۆری دووەم ڕۆلی هەیە بەڵام لە جۆری یەکەم ڕۆلی نییە جۆری یەکەم زیاتر پەیوەندی بە مەناعی جسمی ئینسانەوە هەیە هێرش دەکاتە سەرچی سەر بە خانەکانی بێتاو تێکی دەشکێنێ حتا ئێستش میکانزمەکە دیار نییە هۆکارێکی تەواومان نییە بەڵام جۆری دووەم بۆ ماوەی دەور دەبێنێ بەڵام بڵێن ئەو جینە هەیە ئەو جینە بەرپرسە لە شەکرەی جۆری دووەم جینەکە دەستنیشان نەکرایە بە پێی دراستەکان زیاتر لە 500 لۆکای هەیە خود موقع هەیە لەسەر کرۆمۆسۆمات کەوا بەرپرسە لە نەخۆشی شەکرەی جۆری دووەم بەڵام بۆ ماوەی دەور دەبێنێ کاتە گوتمان تەمەن 45 ساڵ بەرەوسەرەوە وەزنی زیاد بێ هەروەها بۆ ماوەی هەروەها نەخۆشی تری هەبێ کەسەکە نەخۆشی تری هەبێ بۆ نمونە نەخۆشی کوشینگی هەیە کوشینگ چییە گرەیەک لەسەر دوو ڕژێن هەیە لەسەر گورچیلەمان پێ دەڵێن غودە الکەظەریە یعنی ڕژێنی سەر گورچیلەکان ئەوە جاری وایە زۆر ئیش دەکەن مادەی کۆرتیزۆل دەڕژێنێن مادەی کۆرتیزۆل کە زیاد بوو لە جسم تقریبا دژی دژایەتی ئینسۆلینی دەکات کەواتە شەکر زیاد دەبێت لە جسم کوشینگ یاخود نەخۆشی ترمان پێدەن ئەکرۆمێگالی چییە هۆرمۆنی گەشە زۆر دەڕژێ کەسەکە دەستی گەورە دەبێت لاقی گەورە دەبێت و هەروەها بە عەکسی ئینسۆلین ئیش دەکات بە هەمان شێوە شەکر زیاد دەبێت کەواتە نەخۆشی هەندێک نەخۆشی ڕژێنمان هەبێ وەکو گوتمە کوشینگ و ئەدرینال ئەنێ ئەکرۆمێگالی و هەروە هەندێک دەرمان هەیە هەندێک دەرمان بۆ نمونە ئەوانەی کەوا ڕەبۆیان هەیە بەردەوام دەرمانی کۆرتیزۆل بەکاردێنن ئەوانش ئەگەری توشببوونی بە نەخۆشی شەکرە زیاترە و ئەو بە شێوەیەکی گشتی ئەوانە هۆکاری نەخۆشی شەکرەنە یاخود ئەوانەی کەوا مەترسی لەسەریان هەیە تووشی نەخۆشی شەکرە ببن میهرەبانی دڵسۆزی و لێزانی